بڕیارێکی حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی کەماوی و کەمکردنەوەی بە فیڕۆدانی ئاو بەستنی پێوەری میکانیکی بوو کە بە پێوەری زیرەک ناسراوە. تا دەی دوی ئەمساڵ کە دواوادەی بەستنی ئەو پێوەرە بوو، هەر هاوڵاتیەک پێوەری ئاوی نەبەست بێت بڕی 800,000 دینار وە قەرزی ئاو مانگانە لەسەری کەڵەکە بووە. حکوومەت یاساک دەرکرد کودا دەهی دوی ئەم ساڵە هەر کەسێک پێوەەر نەبی دوو بژاردەیان پێوەری دەبەسیت پارێکی بە پێی پێوەردە یانجی مانگانە 800,000 بوو هەژمار دەکرێتن. هاوڵاتی ئەوە وەکو غەرامەت هەیەگەر بەس ئەوە غەرامە نییە، ئەوە هەژمارکردنەکە، یعنی دوو بەژاردەتە یان پێوەری دەبەستی بە پێی پێوەر یا مانگانە 800,000 خودی ئێستا هاوڵاتێکی یەکجار زۆر سەردانەمان دەکات لە دەهی دوو ئەو بریارە کافتیە بۆ وەرەجی بجیکەندا لەمەدا من داوا لە هاوڵاتیان دەکەم بە زووترین کات سەردانەمان بکەن بۆ یەکو پێوەرەکەی بەستن و دوور بن لەو 800,000. لە سنووری ئیدارەی سۆران بەگشتی ڕێژەی کەمتر لە 35% هاوبەشانی ئاو پێوەری میکانیکی ئاویان بەستووە. تەنها لە سەنتەری قەزای سۆران زۆرترین ڕێژە بووە کە 70%. لە قەزاکانی چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر و 14 ناحیە سنوورەکە کەمتر هاوڵاتیان بەدەنگ ئەو بڕیارەی حکوومەتەوە چوونە. داوای کەمانجی لە حکوومەت کردیە دەرفەتێک دی بدەیتە هاوڵاتیانی ئەوانەی و ئێستا تێن سەردانەمان دەکەن پێوەری دەبەستن چون تقریبا 9 مانگ 10 مانگ تووشی ئەو 800,000 دەبن پوسولیان تەڵان گەشتە ملیۆنێک دینار. داوامان لێ ئەەکەن ئەمەش داواکەی وانەنگاندیە وەزارەتی خۆنە بەرەوەتی گشتی بۆ یەکو دەرفەتێک دی بدەیتە هاوڵاتیان ماوەیەک دی بدەیتن بۆ هاتن بەس کوتا ماوە بیتن ئەگەر کەسێک بێت پێوەری ببەستیتن ئەمە ئەو 800,000 جاری وەکو فلاترێت بە شوێ 10,000ەکەی مەقتوع بۆ هەژمارکەین بۆ یەکو تووشی ئەو پارە زۆر نەبیتن. ئێستا خەریکی ئەوەینە ئینشاڵڵا دەتوانین موافقەشی بتوانین لە وەزارەت وەرگین دەبیتە چارەسەرێک بۆ هاوڵاتیان. ئەمە تقریبا زیاتر لە 10 میلیارد قەرزەمە لە لای هاوڵاتیانەی هەیە. ئێستا زۆرینەی هاوڵاتیان لە سنووری ئیدارەی سۆران زیاتر لە ملیۆنێک دینار قەرزی نەبەستنی پێوەری ئاویان لەسرە. بەشێکی هاوڵاتیانیش کە پێوەریان بەستووە گلەی ئەوە دەکەن مانگانە بڕێکی زۆر پارەیان بۆ دێتەوە، بۆیە ئەوانیش پابەند نین بەو پسوولەی مانگانە وەک کرێ ئاویان بۆ دێتەوە. ئێستا لە سنووری ئیدارەی سۆران زیاتر لە 10 میلیارد دینار حکوومەت قەرزی لای هاوبەشانیەتی. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.